سەڵاو بینەران کەسانێک کە جارجار لە وایبر تلگرام فیسبوک یوتیوب تویتر شەبەکە 1 2 3 4 5 BBC وەڕەزە بن من شاهۆ مەحموودیم بەرنامەی چراسوورتان پێشکەشەکەم. بەرنامەی چراسوور باس لە ڕووداوە خۆشیان ناخۆشەکان نە بەڵکو باس لە ڕووداوە جالب و سەمیش ڕاکێشەکانەکە. بە موزیکێکەوە دەست پێ بکەین. بەڵێ ئەفەرمێ بە موزیکێکەوە دەست پێ بکەین بە موزیکێکەوە دەست پێ بکەین. بڕۆ. شیدا شدم شیدا شدم شیدا شدم شیدا 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 شدم شیدا 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 شدم شیدا شدم شیدا شدم شیدا شدم شیدا 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 شدم پیدا 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 شدم. ئەو جۆرەکە بینیمان لە هەواڵەکان هەفتەی ڕابردوودا وڵاتی ئێسلۆڤێنی سنوورە هاوبەشەکان خۆی لەگەڵ کورۆڤاسی بە سیمخاردار بەست. لە وڵاتی ئێسلۆڤێنیان پرسی بۆ سنوورە هاوبەشەکان خۆت بە سیمخاڵدار بەستووە لە تەک کورۆڤاسی وتی بەهۆی ئەوەی کە باشتر بتوانم هجووم پەنابەران و هێرش پەنابەران کنترۆڵ بکەم. چۆن ئەو دوو وڵات مەسیرێکن کە پەنابەران ئەبەن بۆ ئوروپا بە تایبەت باشوور ئوروپا ئاڵمان و فەڕەنسا و ئەم وڵاتانە. ئیسا ئەم کاریە بۆ کرد بۆ ئەوەی کە بتوانێت بەر تەرۆریزم بگرێت و ئەو پەنابەرانە وا گومان لەسەریانەچێت کە تەرۆریستن نەگەیەنە باشووری ئوروپا. بەڵام بەداخەوە دەقیق 2 ڕۆژ دوایە و حرەکەتەوە ئەو وڵاتە کردی 3 دانە هێرشی چەکداری لە شاری پاریس شاری فەرهەنگ و هونەر ڕوویدا و سەدان کەس گیانیان لەدەستا و بریندار بوون. ئەم هێرشیشە داعش گرتیە ئەستۆی خۆی. حملات جمعه شب پاریس یکی از تلخ‌ترین حوادث تاریخ فرانسه بود. این حادثه پس از بمبگذاری مترو مادرید در سال 2004 مرگبارترین اتفاق اروپا را رقم زد. از همان ابتدا رهبران کشورها و سازمان‌های بین‌المللی با ارسال پیام‌هایی در شبکه‌های اجتماعی به این حملات واکنش نشان دادند. ژان کلود یونکر رئیس کمیسیون اروپا در توییتر خود با مردم فرانسه اعلام همبستگی کرد. فدریکا موگرینی مسئول سیاست خارجی اتحادیه اروپا نیز در پیامی مشابه گفت که اروپا در کنار فرانسه و مردمش ایستاده. جان کری وزیر امور خارجه آمریکا با ارسال توییتی به زبان فرانسه با اشاره به 3 اصل آزادی، برابری و برادری که شعار جمهوری فرانسه است با مردم این کشور اعلام همبستگی کرد. مطبوعات جهان نیز عناوین نخست خود را به حملات خونین پاریس اختصاص دادند. بیجم چون مامان ویران بو چون خفه بوین تشریف جناب و تشریف وێرە بوێرە اجازە بە ئەمە دوو دانە پەیامی بوو. ئەوەڵ پەیامی ئەوەی بوو ئەوە بوو کە ئێمەش وەکو تەواو دنیا وەکو ئەم بەرنامە وەکو هەموو کەسێ خەمبار بووین و پێمان ناخۆش بوو ئەوەی اتفاقەت لە شاری فەرهەنگ و هونەر یانە پاریس کەوت و سەدان کەس گیانیان لەدەستا و بریندار بوون. و دووم پەیام ئەوەی کە لەگەڵ شەپۆلی پەنابەران شەپۆلی تێرۆریزمیش خەریکە ڕووبە ئوروپا ئەچێت. لەگەڵ شەپۆلی پەنابەران شەپۆلی تێرۆریزمیش خەریکە ڕووبە ئوروپا ئەچێت. بەڵام ئایا ئایندە چۆنە بێت؟ ئایا ئوروپا ئەو جۆرەکە کە ئیسە هەست لە چەند ساڵی داهاتووشە وای پێتێت؟ ماڵمان وێران بوو قورچۆ باسەرمان. جەنابەت تەحلیلتەس خەریکین قساکە. بەڵێ وامەوت. ئایا ئەم هێرشە ئەم شەپۆلەوە پەنابەران بۆ باشووری ئوروپا کردیان و ئەو ئەمنیەتە نسبیەوە ئەلئان باشووری ئوروپاسی ئایا 2 ساڵتریش هەسی ئایا 3 ساڵتریش هەسی ئایا ساڵێتر هەسی؟ خۆتان ئاگادارن بە دوای ئەوەی کە هەواپەیمایەک لە ئاسمانگۆ تەقیۆ تەقینەوەیەکیش لە پاریس ڕوویدا.
لە بەیروت تەقینەوەیەتە ڕوویدا لە پاریس سێدانە هێرشی چەکدارانە کرا و سەدان کەس گیانیان لەدەستا و بریندار بوون. نظر شخصی ئەم بەرنامە لەسەر ئەم شەپۆلی ئوروپا چوونە و ئەم گواستنەوەی تەرۆریزمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ باشووری ئوروپا ئەوە یەکە لە 1 ساڵی داهاتوودا لە 3 ساڵی داهاتوودا ئەو کەسانەی کەوا لە ئێران و عێراق و سووریا و ئەفغانستان و پاکستان چوون بۆ ئوروپا بەر لەوەی کە شناسنامە و پاسپۆرتەکانیان پێبەن خۆیان تەسفیەکەن لە کەمپەکان و داوای پەنابەری لە هەر لە وڵاتەکان خۆیان وەکو ئێران و سووریا و ئەفغانستان و عێراق ئەکەن بەداخەوە ئەم شتێکە ڕوونە هەم بۆ ئێوە و هەم بۆ ئێمە. پیدا شدم پیدا شدم پیدا شدم پیدا شدم پیدای پیدا شدم پیدای پیدا شدم شیدا 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 شدم شیدا 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 شدم پیدا شدم پیدا شدم پیدای پیدا شدم. بەڵێ لە هەواڵە نێونەتەوەیەکان گوزەرێ ئەەکەین و تینە خزمەت کوڕەکان ئەمانە گشتیان سوکە ئیسفادەشی باسێک لەسەر سوء ئیسفادە بکەین. سوء ئیسفادە یانە چی؟ بیژم ئیجازە بە سوء ئیسفادە یانە ئەوەی کە ئیسفادەی ئیزافەکردن لە شتێک یا مەقولەیە. سوکە ئیسفادە نەخێر سوء ئیسفادە سوکە ئیسفادە سوء ئیسفادە معنی نەمانی هەست معنیەکەشی خاصە. سوکە ئیسفادە بوو سوء ئیسفادە چ معنیەکیە؟ سوکە ئیسفادە یعنی ئەوەی کە زۆر لە شتی ئیسفادە کە کە سوک پێ لەوانەیە و قسێشە باش پێ سوکە ئیسفادە بە قەوڵ کامران ئێمە عەرزانەکەین سوکە ئیسفادە بەخەو خۆی سوکە ئیسفادە یانێ نازان بەڕە یانێ ئەو نە ئیسفادەکەی لە شتە تا سوکەوێت ئیسە سوکە ئیسفادە یانێ چی؟ سوکە ئیسفادە یانە ئەوەی کە ئەو نە ئیسفادە بکەی لە شتە تا سوکەوێت وەکو چۆن وەکو ئەوەی کە شاعری ناوداری فارس هوشەنگ ئەبتەهاج ناسراو بە هەیە ئەلەفسایە بۆ شۆڕشی گەلانی ئێرانیان بۆ ئینقلاب شارێکی وت و ئەم شارە بوو بە سرود و ئینقلابی بەتینتر کرد و ئەنگیزەی تریدا بە جوانەکانی ئێران. بە دوایەوە ئینقلاب کرا هوشەنگ ئەبتەهاج بازدەش کرا و خرایە زیندان. ڕۆژێک کە لە زیندان ڕادیۆی گوێگرت و لەم ڕادیۆکەیاندا سەرۆ بینیان سرود ئەی ئیران ئەی سەرایە ئومید بڕۆ
جۆرەوتم ئەم سرودیانە خستە سەر وشەنگتاژ دەستە کاتەکریان ڕفێقێکی تێژێ بۆ ئەگریت ئێژێ ئەو سرودە ساڵ و زمانێ من بۆ ئەوەی کە ئینقلاب بکرێ خوێندم شارەکەی ئەموت و بوو بە سرود ئینقلاب کرا و ئیسە من خۆمام لە زیندانە لە سرودەکەم بەڵام من خەریکن ئیسفادەکەن ئەمە نوعی سوکە ئیسفادەست نوعی سوکە ئیسفادەی تریشمانەست ئەم ئاغا تێ لە شۆرای شار سنا کمیتەیەک بەناو کمیتەی دانیشتووی دانێ بێ ڕەبت بێ معنی ئەخر دانیشتووی لە ناو شۆرای شار سنا کمیتەیە بەناو دانیشتووی دابنی ئەبێژە تۆ فرەزرنگی ئەو ئانەوە کارمەند دانشگای پایام نورسنە بووی بۆ مجەوز هیچ فعالیت دانیشتووی هیچ ئەوانە پێشکەش بۆ بەرخوردۆ لە تەک دانیشتوو ئەو وەکو ئەربابوونەوە کەربوو ئای لای وێڵی کە با مەشهورۆ نەبێتۆ لای بێ یا نوعتر سوکە ئیسفادەمانەست لەم نوع سوکە ئیسفادە معموڵەن نزیکەوە انتخاباتەکان زۆر کارەکەن لە تارانە لە شیرازە لە ئیسفانە لە ئەکسەر شارە گەورە فارسنشینەکان ئێرانە کەمپینێک بەناو کەمپین بەشداریکردن ژنان وەکو نوێنەر لە مەجلسی شۆرای ئیسلامی ئێران دانراوە یانە ئەوەی کە کەمپینەکە ئاوا خۆی نیشانەدا کە من ژنم ئەبێ وەکو پیاوەکان بڕۆمە مەجلس و بتوانم ڕێی بێنم یانەوەی کە مهندسیەکە چۆنە ئەم جارە تۆپەکە خەنەمەیان ژنان لەو تەریقۆ انتخاباتێک گەرم و گوڕ بۆ مەجلس دروستەکەن باوەڕ ناکەن ئەوە انتخابات تێت و ئەیبینی بە تکنیک بەشداریکردن ژنان لە انتخاباتە جارێکی تر انتخاباتێک گەرم مهندسی کراوە یەکێک لە ئەندامانی ئوتاق فکرەکان کە انتخاباتەکان و هەڵبژاردنەکان لە ئێران مهندسیەکە ئەم ئاغەسە بنیامێ تووڕە ناوشاوتاڵ ئێسک قورس هەمیشە تێت لە دانشگاکانیشە قساکات کلاسی هەست 2000 دانە دانەژووی هەست با باشتر بیناسی بەلەوەی کە فیلمێکتان ئاغا بۆ بخاتە سەر لەبارەت تۆزێفم ئەم ئاغا معتەقدە کە دکترای هەست بەڵام معتەقدە دکترای هەست بەڵام تایسە مەدرێکی زیاتر لە لیسانس حتا فوق لیسانسیش نە لیسانس زیاتر لێ نهاتوەسە دەرەوە لێ ڕوون نەبووە ئەو مەدرێکە لیسانسە کە هەیەتی لیسانس علوم سیاسیە بەڵام خۆی متەوەهمە کە دکترای فەلسەفەی لە لەندەن گرتووە و ئەدەبیات عەرەبی خوێندە و خولاسە خۆی زۆر بە باسەوا دەزانێت ئیسە من گەرەکمە ئەم ئاغا باسەوادە کە کلاسەکانی وەخت وا هەست لە حەوزەی عەلمیە قومە 2000 نەفەر دانەژووی هەست 2000 نەفەر گوێی بۆگرن حەزەکەم باشتر بیناسن بڕۆ بررسی یک سال گذشتم نشون میده که بسیاری از حتی متدینین وقتی میخوان ازدواج کنن یکم مشکلاتی دارن میرن پیش روانشناس تو ایران. معلومه دو نفر وقتی گەرێکیان بێت ازدواج کەم بێگو خۆ ناڕۆن بەلای ڕئیسی دارەی ئاو. افراد و خانواده ها حتی متدینین وقتی بچهشون خوب درس نمیکنه میبرنش پیش روانشناس. وایە مناڵێکەکە دەرس نەخوێنە خۆ نایوان بۆ لای دام پزیشکی ئەوان بۆ لای مشاور ڕەوانشناس بوو نازانیم شتان. افراد حتی متدینین وقتی میخوان متارکه کنن و از هم جدا بشن طلاق بگیرن میرن پیش روانشناس. باشه دو نفر گەرێکیان بێت تەلاق سێن خۆ ناڕۆن پەیوەست بن بە گروپ هەڵپەرکێ 12 سواری مەریوان تا تەلاق سێن شەڕیانە ڕۆن بۆ لای ڕەوانشناس بەشک مشکلەکەیان حەلکە و تەلاق نەسێنن. امروز یکی از مصیبت ها در جمهوری اسلامی اینه که منبع اخلاق در جامعه ما شده روانشناس. انحراف در جنگ نرم و قدرت نرم یعنی این قدرت نرم فراماسونری نیست، قدرت نرم شیطان پرستی نیست، جنگ نرم عرفان‌های نوظهور نیست که همه ما سرمونو گرم کردیم به اونجا. اینجاست که الان شما یه مشکل عادی پیدا میکنی نمیدونی چطوری درمانش کنی، نمیری پیش یه روحانی صاحب تخصص در علم اخلاق که 4 تا حدیث میدونه، 5 تا آیه و تفسیر و روایت میدونه، 6 تا نکته اخلاقی میدونه، 5 تا مطلب از 4 تا آدم مثل بهجت و دیگران شنیده که اینا چجوری ضریب اعتقادی خودشونو بالا برده بودن و بعد معنوی داشتن. مردم حتی متدینین امروز بلند میشن میرن پیش روانشناس.
روانشناسی که درس کیو خونده 100 نفر رو میشناسه که این 100 نفر یکی از یکی کثیف‌تر و آلوده‌تر. زندگی روانشناسا رو بخونید. فروید، کارل هورنای، دختر فروید، اریک اریکسون، ژان پیاژه، آبراهام مازلو. مەزلۆ بۆیتر مەزلۆ خۆشیرە ئەلبەتە زانم بۆ قینتە لە مەزلۆ باسێکەکە باسە و خۆتان زان باس هەرێمەکە کات لەژێ ئینسان نیازی بە خۆراک و پوشاک و ئەمنیەت و عشق و ئەم شتانە هەست کە لە وڵاتەم ئاغەوە مهندسی انتخاباتەکانێکە هەدەغەیە یا باس لەوەیە کە ئینسانەکان ناوێ دید عمودیان بێ بەڵکوە بێ دید ئوفقیان بێ ئەو دید عمودی هەست یعنی خۆی ها لەسەر و خەڵکیش لە خوارەوە بینی. راجرز، بقیهشون از پاولوس به این طرف. چطور ممکنه از ذهن انسانهای آلوده و مریض نظریه های اخلاقی و اجتماعی و انسان شناختی بیاد بیرون که بتوان باهاش جامعه دینی رو اصلاح کرد؟ تهاجم فرهنگی یعنی این. بالاتر از این جنگ نرم یعنی این. بالاتر از اون تصرف شده ذهن انسان مؤمن و متدینی که میاد توی برنامه‌های دانشجویی به عنوان استاد، به عنوان دانشجو، به عنوان مسلمان میره تو مسجد میشینه نماز جماعت میخونه، اعتکاف میره، نیمه در وسط ماه رمضان تو اوج عبادتاش وقتی میرسه آرام آرام به شب‌های قدر قرآن سر میگیره. اما یه مشکل کوچیک که پیدا میکنه میره پیش روانشناس که آقا منو نه با طریق قرآن، نه با رویه نگاه ائمه و انبیا، بلکه با شیوه مثلا فرض کنید فروید درمان کن. این قانع شده دیگه. یعنی در مدیریت شک و یقین کرده که اون مدل برای اصلاح اون بهتره. فاجعه‌ای در یک جامعه دینی از این بالاتر نیست که اون جامعه دینی مردم معلم اخلاق خودشون، معلم اصلاح رفتار و قیود اجتماعی خودشون رو نه از کسایی که فقه رو میشناسن، نه از کسایی که علم اخلاق رو میشناسن، از کسایی که زندگیشون سراسر آلودگی اخلاقی بوده، یعنی از نظریه پردازان روانشناسی غربی و کسایی که تو ایران اونا رو خوندن. خلاصە ئەمە ئەو ئاغەسە کە یەکێ لەو ئەندامانەسە کە هەڵبژاردنەکان لە ئێرانە مهندسیەکات بۆ ئەوەی کە باشتریش بیناسن فیلمێکی پیا کردە بۆتان ئەیخێنە سەر تماشای بکەن باشتریش ئەیناسن. خەریکم قساکەم بەحس سووکە ئیسفادەس خەریکم قساکەم هەر لەسەر قسەکان تۆچم بەحس سووکە ئیسفادەس منیش خەریکم قسەی سووکە ئیسفادەکەم بێ لەم جێ منە دانیشێتەوە. تۆ خەریکی لە من سووکە ئیسفادەکەی. تۆ خەریکی لە من سووکە ئیسفادەکەی. اینا الان اومدن کودک ایرانی را مد نظر گرفتن که چی بشد؟ که زمانی این کودک 10 سال آینده، زمانی که هربه را از هم تشخیص داد، مقدار تفکراتش به کار افتاد، پذیرا شد ذهنیتش، بیان هر چه خواستند و نخواستند به او کودک حقنه بکنند، بر مغز او وارد بکنند. الان کودک ما صبح از خواب بیدار میشد به من میگوید صبح بخیر مامی، صبح بخیر پاپی. نه من میخوام بدونم زمان ما یک همچین چیزهایی بود؟ کسی به پدر من جرأت داشت بگوید صبح بخیر پاپی؟ ابوی بنده در خلا مسترا میرفت 10 دقیقه یک روبی که میشست 15 تا الی 20 تا سلفه ول میداد. ما همون سلفه ابوی را در مقام صبح بخیر و پول تو جیبی میپذیرفتیم. اینا همه کارهای فرهنگی است که داره برای بچه های ما انجام میشه. نه من دوست دارم اصلا مستاق نزدیکتر به شما مثال بزنم. شما تشریف ببرید خودتون بر کشورهای خارج، متوجه میشه اگر آنجا به غیر از آقا جون به پدرش کسی گفت پاپی، شما اصلا یا هر چی که شما بگید، همه صبح به پدرشون میگن صبح بخیر آقا جون، نوکرتم. با همین فیلم ها و سریال هایی که الان داره پخش میشد، حالا چه از ماهواره ها و چه از جاهای دیگه که تهیه میکنند خانواده ها، ببینید بچه زمانی که تغذیه صبحش میل میکنه، لباس پوشیده، رخت پوشیده، موهاش شستشو کرده، شسته شونه کرده، مهیا میشه برای سوار شدن بر سرویس مدرسه. لپشو میاره جلو شما، چه کنید که ماچش کنی، این ور ماچ میکنی، فردا صبح توقع میکنه این ور ماچ بکنی.
اینا رو ماچ میکنی که چه بشه. ببین زمان ما زمانی که ماچ قرار بود اتفاق بیفته سال تحویل به سال تحویل بود. اینا بزرگی و حسن ماچ رو دارن از بین میبرند متاسفانه. الان بچه یک ماچ میده میگه ایکس باکس، 2 ماچ میده میگه ایکس باکس. این ایکس باکس را میخواد، بچه رو گوش به حرفش نمیدی، با کمربند به جان بچه میفتی باز میگه ایکس باکس. این ایکس باکس چیه؟ که چه کنن با خانواده ایرانی؟ ببینید الان 2 میلیون تومان شده ایکس باکس. زمان ما ایکس باکس چه بود؟ زمان ما برخی میرفت یک گردسوزی میذاشتن اون وسط، این مادر ما بالایش یک شکلکایی با دست در می آورد، این ما خنده جوری ریسته می رفتیم کبود از تو کف حوض ما رو جمع می کردن. ولی الان فقط یه دونه فرمان وایرلس ایکس باکس چند شده؟ 250,000 تومان. 2 میلیون خودش رو باید بخری، 200 و اکسسوری قیمت بالا همه. ببینید اینا همه لطمه است به خانواده و اقتصاد ایرانی، یعنی اقتصاد خانواده ایرانی رو دارن مورد لطمه قرار میدن. تو فیلماشون نشون میدن که بچه رو تو راه مدرسه میدزدن. برای چه؟ برای اینکه اطمینان بچه را از مسیر مدرسه، از اجتماعی شدن، از در جامعه قرار گرفتند سلب کنن ازش. بچه میگه آقا جان من حتما باید با آژانس برم، حتما باید با سرویس برم. خب ببینید زمان ما آژانس بود، سرویس مدرسه بود؟ نبود. بەڵێ بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم قسمەتی بەرنامەکەشمانە. ئەمە ئادرس فەیسبوک بەرنامەی چرا سوورە. ئێوە ئەتوانن نەزەرەکان خۆتان، پێشنهادەکان خۆتان، عەکس یا هەواڵەکان خۆتان بۆ ئێمە بنێرن، یان ئەوەی کە فیلمنامە بنووسن بۆ قسمەتەکانی داهاتووی چرا سوور. فقط گەرەکم بوو وەکو بەرنامەی ڕابردوو و بەرنامەکان تری یەک شتان بۆ بێژم، هیواداری ئەم بەرنامە نەتوانین بڕۆینە سەر ئانتین، یعنی بەرنامەی داهاتوو بەهۆی ئەوەی نەکە نەتوانین، ئەتوانین بۆ ئاگاداریتان باشیشی ئەتوانین. هیوادارین هیچ سوتیە نەبینین، هیچ شتێک ناخۆش یا جالب نەبینین، بۆ بۆنەوەیژین هیواداری نەچینە سەرانتی، لەنا ئەتوانین باشیشی ئەتانین. قساکەم قساکەم بەڵێ بەڵێ لخ بله بله حسابي بمناقب كده نشتغل